خۆشەویستانی بینەری تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی دیدار سڵاتان لێبێت. لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕەواو هاتووینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەڕگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە. لە ئەڵلقەی ئەم حوتوێ بەرنمەکەماندا بینەری و توێژێک دەبن لەگەڵ بەڕێز هونەرمەند چالاکی سیاسی و کۆمەڵگەی مەدەنی کاک تالیب ڕەسوڵ سەبارەت بە لایەنە جۆراوجۆرەکانی هونەری موسیقا، گۆرانی و سرود بەگشتی و کاریگەریان لەسەر شۆڕش و ئاخێزە کۆمەڵایەتیکان و بە پێشەوانەوە لەگەڵمان بن بۆ بینینی ئەم دیدارە. بەڵێ کاک تالب زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنمەیەدا و سڵاوتان لێبێت و دەکرێت بفەرمونون ڕەوشی هونەری کوردی لە ئێستادا چۆنا ڕوو لە گەشەیە یان تووشی قەیران و ئاستەنگە؟ بەڵێ پێشەکی سلااو ڕێزم بۆ ئێوە، سلااو ڕێزم بۆ سەرجەمبینەرانی کەناڵەکەتان، بۆ سەرجەمگەری کوردستان لە هەر شوێنێکی ئەم دنیایان بۆ هەموو ئازادی خوازان لە دنیادا. سلااو ڕێزم هەیە بۆتان، خۆشحاڵم کە لەم دیمانەیەدا ئەتوانین گفتوگۆیە بکەین دەربارەی ڕەوشی هونەر لە کوردستان و بەگشتیش. بەڵێ ڕەوشی هونەر، ئێمە کە باسی هونەرەکەین وەکو سەرەتا تۆش ئاماژت پێدا، ئێمە باسی هونەری موزیک و گۆرانی کوردیەکەین، بە تایبەتیش بواری سرود و هونەری شۆڕژگێڕی لە کوردستان. ئەگەر بەگشتی باسی کوردستان بکەین ئەبێ بچینە سەر بەشە جیاوازەکانی کوردستان. لە هەر بەشێکی کوردستان بەڕاستی هینێک هەیە، بویەرێک هەیە، ینی وەزعێک هەیە، ڕەوشەکان جیاوازن تا ڕادەیەک. بەگشتی لە سەرجەم کوردستانە، لە هەر بەشێکی کوردستانە شێوازێک لە شەڕی تایبەت هەیە، شێوازێک لە داگیرکاری هەیە، شێوازێک لە تێکدان هەیە بەرامبەر بە هونەری کوردی. من وای ئەبینم، من کە خەڵکی باشووری کوردستانم، ئەو بەشەی کە لە ساڵی 91ەوە بڵین ڕاپەڕین کراوە و تا ڕادەیەک ئەوە نییە نیمچە ئیدارەیەکی خۆبەڕێوەبەری هەیە لە باشووری کوردستانە، بەڵام بەداخەوە لە باشووری کوردستان ڕەوشەکە زۆر ئالۆستر و نالەبارترە وەک لە بەشەکانی تری کوردستان. دەستگای شەڕی تایبەت لە باشووری کوردستان زۆر چالاکانە کار دەکات لەسەر تێکدانی ڕەسەنایەتی، تێکدانی هونەری کوردی، بەلا ڕێدابردنی هونەرمەندان، بەلا ڕێدابردنی سەرجەم ئەو کەسانی کە لەو بوارەیە چالاکن. لە ڕۆژ ئاوای کوردستان کە لەوێ ڕەوشێکی تر هەیە، بەڕاستی خۆشبەختانە من پێم وایە لەوێ لایەنە شۆڕژگێریەکە، لایەنە نیشتیمان پەروەر و وڵات پارێزیەکە بەهێزترە، کاریگەری شەڕی تایبەت لەوێ کەمترە. وەک دەبینین لەم چەند ساڵی دواییدا بە چەندین بەرهەمی جوان و شۆڕژگێری وڵات پارێزی هاتوتە بەرهەم و بەردەوامیشە، ئەو خەباتە لەوێ بەردەوامە. لە باکووری کوردستان کە هێشتا لەژێر دەستی ڕژێمی تورکیادایە، لەوێش تا ڕادەیەک بزوتنەوەی هونەری شۆڕژگەری زۆر بەرز و چالاکە، بەڵام بە پێی پێویست نییە و دەبێت پەرەی پێ بدرێ. لە ڕۆژ هەڵاتی کوردستان کە لەژێر دەستی ڕژێمی ئێرانین ئێمە، لەوێ هەستی نیشتیمان پەروەری و هەستی وڵات پارێزی لە گەشەسەندن و لە پەرەسەندندایە. پێم وایە لایەنی هونەریەکەی لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر باشترە وەک لە باشووری کوردستان. هونەر لەوێ بەڕاستی خزمەت ئەکرێ، هونەر لەوێ ئەو کەسانی کە چالاکن لە بوارەیە دڵسۆزانە خەباتەکەن، دڵسۆزانە کاری هونەری پێشکەشەکەن. هێشتا لەوێ پەیوەندیە هونەریەکان نەبووتە بازرگانی و نەبووتە پەیوەندی شەخسی، نەبووتە پەیوەندی بەرژەوەندی. بەڕاستی لەوێ کار بۆ هونەرەکرێ و خۆشبەختانە مشتی زۆر جوان و زۆر چاک ئەبینیم لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەرەمەهێنرێ و هەروەها ئەو هونەرمەندانی کە لە دەرەوەی ڕۆژهەڵاتیشن لە ئەوروپا لە دەرەوە کاری جوان و ڕێکوپێکەکەن. بەگشتی ڕەوشی هونەر بەم شێوەیە، خۆی بەگشتی ڕەوشی هونەر لە هەموو دنیادا لە ژێر تەوژمێکی بەهێزی تەکنەلۆژیا و ئەوە نییە بەهێزبوونی ئەنتەرنێت و سۆشیال میدیا و ئەمانە هەر هەمووی کاریگەری هەیە لەسەر ڕەوشی هونەر. کوردستانیش بێبەری نییە لەو کاریگەریانە. کاک تالب، بەڵێ کاریگەری هونەری پێشکەوتن خواز و شۆڕژگێرانە لەسەر بزوتنەوە جەماوەریەکان و پێشەوانەکەی چۆن پێناسە دەکەن؟ بەڵێ دەبەن لە هەموو کۆمەڵگایەکە ئەو کەسانی کە پێشەنگی خەڵک و
پێشەنگی جەماوەرن بەڕاستی هونەرمەند و ڕۆشنبیرەکانن. هونەرمەند هەمیشە ئەبێ ویژدانی خەڵک بێ. ئێکەواتە هونەرمەندان ئەو شتەی کە بەرهەمی ئەهێنن ئەو بە تایبەتی لە بواری سرود و گۆرانیە من قساکەم ئەو سرود و گۆرانیانەی کە بەرهەمی ئەهێنن ئەیدن بە گوێی خەڵکە ئەگەر پەیامی نیشتیمان پەروەرانە و پەیامی شۆڕژگێڕانە و پەیامی سەرهەڵدان و ئەمانەی تیابێ کاریگەری ڕاستە و خۆی دەبێت لەسەر هەست و نەستی خەڵک. بۆیە من بەلامەوە زۆر گرنگە بۆ کورد لە هەر بەشێکی کوردستان بەرپرسیارەتێکی گەورە ئەکەوێتە سەرشانی هونەرمەندەکان کە لە بواری سرود و گۆرانیە کار دەکەن بەپێی قۆناغەکە بەڕاستی دەبێ هەنگاو بنێن دەبێ بەرهەمەکانیان بەپێی ئەو قۆناغە بێ کە لە کوردستاندا هەیە بەپێی ئەو ئاستە بێ کە خەڵک تایەتی ئەبێ هونەر ڕنگدانەوەی ئەو واقعە بێ کە کۆمەڵ خەڵکی تیا ئاژی لەبەرەوە هونەرمەندان بەڕاستیەوە بە پرسیارەتیشی گەورەیە کە ڕەنگە هەموو هونەرمەندێک هەست بۆ پرسیارەتێت نەکە یا هەر بڕای بۆ مۆزوعانە بێ بەڵام خۆشبەختانە لە هەمان کاتیشا هونەرمەندمان هەیە و ژمارەیەکی باشیش هونەرمەندمان هەیە کە چالاکانە لەگەڵ جەماوەران هەمیشە بە بەرهەمەکانیان. بەڵێ کاک تالب هەموو دەزانین ئاخز و شۆڕشێکی بەرینی کۆمەڵایەتی ناسرا و بە شۆڕشی ژینا لە ئەستی ئێراندا لە ئارادایە کاریگەری لەسەر هونەرمەندان و کاری هونەری چۆن بووە و هونەرمەندان بە چ شێوازێک خزمەتی پەرەجان بەم شۆڕشەیان کردووە؟ من پێم وایە شۆڕشی ژینا یەکێکە لە گرنگترین ڕووداوەکانی ئەم چەرخە نوێیە ئەم سەردەمە نوێیە کە لە ئێراندا هاتۆتە ئاراوە بەڕاستی ئەو گوڕوتوینەی شۆڕشی ژینا داوێتی بە کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە گەلانی ئازادی خواز لە ئێران کە نوێنەیە بەڕاستی نییە لەبەرەوە پڕ بەدڵ من وەکو کەسێکی ئازادی خواز وەکو کوردێکی حەز دەکەم شۆڕشی ژینا دانەمرکێتەوە حەز دەکەم بەردەوام بێ هەتا گەیشتن بە ئامانجەکانیش دیارە فراوان و هینە یەک لایەنن نییە فرەڕە هەندە ئامانجەکانی شۆڕشی ژینا من پێم وایە بۆ خەڵکی ئازادی خواز و بۆ کورد بە تایبەتی شۆڕشی ژینا دەبێ بەردەوام بێ هەتا لە ناوچوونی ئەو ڕژێمەدا پڵۆسێنەرە ئەو ڕژێمە دژە مرۆڤە ئەبێ لە ناو بچێ بەڕاستی گەورە یەکەم ئامانجی شۆڕشی ژینا ئەوەیە لە ناوچوونی ئەو ڕژێمەیە من پێم وایە ئەبێ بەردەوام بێ کاریگەری شۆڕشی ژینا لەسەر هونەرمەندان وەکو وتم هونەرمەند ئەگەر ویژدانێکی زیندوی هەبێ هونەرمەند و ڕۆشنبیر ویژدانی کۆمەڵە بەڕاستی هونەرمەند ئەگەر ویژدانێکی زیندوی هەبێ ئەگەر باگراوندێکی ڕۆشنبیری هەبێ و ئاگاداری ڕووداوەکانی وڵاتەکەی بێ یا دەوروبەری بێ ئەبێ شۆڕشی ژینا کاریگەری تێکرد بێ ئەو کەسانەی کە لە بواری هونەرا کارەکەن و شۆڕشی ژینا کاری تێنەکردوون بە بڕوای من ئەوانە هونەرمەند نین ینی ئێمە جارێ ئەبێ بکەوینە ئەو پێناسە ئایا هونەرمەند چێە بەچێ ئەوترێ هونەرمەند پێش هەموو شتێک هەڵوێستە هونەرمەند ئەنج دوای ئەوە ڕەوشتە ئەنجا بەڕاستی واقعی بوونە لەگەڵ ئێش و ئازاری میلەتەکە تا هەڵس و کەوتکردنە هونەرمەند کە ئەم شتانەی تیانە بوو ئیتر با بەرهەمەکەشی لە ئاستی هونەریە لە ئاستێکی باڵادا بێ بەڵام هونەرەکەی بێناوەرۆکە هونەرەکەی بێکاریگەرە ناچێتە هیچ شوێنێکەوە بەڕاستی جێگای نابێتەوە لەبەرەوە ئەو هونەرمەندانەی کە کاریگەری شۆڕشی ژینایان لەسەر نییە بەڕاستی هونەرمەندین لەلای من شۆڕشی ژینا کاریگەری ئەبێ لەسەر هەموو هونەرمەندێکی کورد کرد بێت. بەڵێ پرسیارەکەی منیشر پرسیارم لا دروست بووکە هونەرمەندی شۆڕژگەر کییە کاک تالب بوو هونەری شۆڕژگێری چون پێناسە دەکرێت؟ ئێمە بۆ پۆلێنکردنی هونەرمەند بەڕای من بەو تێگەشتنەی کە من تێگەشتم هونەرمەندی شۆڕژگەرمان هەیە هونەرمەندی وڵات پارێزمان هەیە هونەرمەندی شۆڕژگەر ئەو کەسەیە کە ژیانی خۆی و هونەرەکەی تەرخان دەکا بۆ شۆڕش ئەو کەسەیە لە ناو جەرگەی شۆڕشدایە هیچ بەرژەوەندێکی تایبەتی بەرژەوەندێکی خێزانی نییە خەبات و ژیانی هونەری و هەموو هەڵسوکەوتێکی ئەو کەسە لە ناو شۆڕشدایە بۆ شۆڕش تەرخانی کردووە بەمە ئەگوترێ هونەرمەندی شۆڕژگەر هونەرمەندانێکمان هەن کە هونەرمەندی وڵات پارێزیان پێ ئەوترێ هونەرمەندی وڵات پارێز ئەوەیە ژیانی تایبەتی خۆشی هەیە بەرپرسیارەتی خێزانیشی هەیە بەڵام لە هەمان کاتیشە هونەرەکەی خستۆتە خزمەتی دۆزی ڕەوای وڵاتەکەی و خزمەتی ئازادی خوازیەوە ئەمەش هونەرمەندی وڵات پارێزە
بەڕاستی ئەم دوانە من ئەتوانم پۆلێن کە ئەوەی تریان هونەرمەندمان هەیە هونەر بۆ هونەر ئەکا بەڕاستی هونەر بۆ هونەر ئەکا ئەمانەشمان زۆر هەن لە ناو کوردیشا هەمانن ئەمانە بڕواان وایە هونەر دەبێت بەس بۆ هونەر بکرێ هونەر بەس شتێکە بۆ جوانی و بۆ هەست و نستی مرۆڤە و ئیتر وەکو کوردێک ئەمەیان بە گرنگ نەزانیوە کە تۆ هونەرەکە دەبێ مۆرکی کوردایەتی پێوە بێ دەبێ مۆرکی مرۆڤ دۆستی پێوە بێ دەبێ مۆرکی ژینگە دۆستی پێوە بێ هونەر ئەبێ پەیامێکی پێوێ ئەمانە بەلایەنەوە گرنگ نییە گرنگ ئەوەیە تۆ موزیکی خۆش لێ بدەی گرنگەوەی تۆ گۆرانیکی خۆش بڵێ ئەمەش هونەر بۆ هونەرە بەڕاستی من ئاوا ئەتوانم پۆلێنی هونەرمەندان بکەم بەڵێ دەست خۆش کاک تالب دەکرێت ئاماژە بە بەشێک لەو بەرهەمە سەرکۆتووە هونەریانە بکەن کە لە جەریانی ئەم شۆڕشی ژینە بەرهەم هاتوون یان بۆ خۆتان قۆڵقاندوتانن من لێرەدا حەز ناکەم ناوی هیچ هونەرمەندێ بێنم چکا کە ناوی دوانم هێنا دانەیەکم بیرچوو تووشی گلەی ئەبم بەڵام لە سەرتاوە دیارە لە سەرای شۆڕشی ژیناوە بەدەیان بەرهەم هاتووە هونەرمەندە گەورەکانمان بەڕاستی ئەوانەی کە تەمەنێکی زۆرە لە ناو کۆڕی خەبات و چالاکی هونەریدان ئەوانە دەنگیان هەبوو ئەوانە ڕەنگیان هەبوو بە سرود بە کلیپ پشگیری خۆیان ڕاگەیان بە ڤیدۆی کورتە ڤیدۆی قسەکردن کۆمەڵی بەرهەمی جوان هاتە بەرهەم بەڕاستی من هەموویانم لە مێشکایە هەمووشیانم لە خەیاڵ هەیە بەڵام حەز ناکەم ناوی کەسیان بێنم هونەرمەندە گەورەکانمان هونەرمەندە گەنجەکانمان هەندێکیان هەستیان جوڵاو بەڕاستی هاتن ناو مەیدانەکە و بەرهەمیان پێشکەش کرد ئێستش بە بەردەوامی شۆڕشی ژینە ئێستش بە بەردەوامی هونەرمەندمان هەیە بە بەردەوامی لە کار و خەباتایە بۆ دروستکردنی بەرهەمی نوێ بۆ شۆڕشی ژینە لەبەرەوە خۆشبەختانە بەریەکی چاک هەیە لە ڕیزی هونەرمەندانە بەڵێ کاک تالب ئێوە بۆ خۆتان چ بەرهەمێکتان قۆڵقاندووە من هەر لە سەرەتایی شۆڕشی ژیناوە من جارێ پێش هەموو شتێک حەزەکەم شتێک بڵم دەربارەی خۆم من کەسێکی هونەر دۆستم بەڕاستی مرۆڤ کاتێک پێناسەی هونەرمەند لە خۆی دەنێ ئەوە ئیتر هەر زۆر بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە بەڵام لەبەرەوەی من بەرپرسیارەتی تریشم هەیە من خاوەنی دوو مناڵم من ژیانی تایبەتی خۆم هەیە لێرە بەڵام لە هەمان کاتیشا لە بواری هونەریە نیمچە چالاکەم ینی بۆ خۆم کار دەکەم بەڕاستی یان لەوەتی هەم هەرواش بووم لەگەڵ ئێش و ئازاری میلەتەکەمە بە بەردەوامی توانیمە مەسەرەن خۆم هین بکەم بڵێن پەیامی خۆم بگەێنم لەو بوارەیە لەبەرەوە بۆ شۆڕشی ژینا من هەر لە سەرەتایی دروستبوونی ژیناوە من خۆم سرودێکم داناوە تێکستەکەشی خۆم نووسیمە و ئاواز و موزیک و هەموو شتێکی هەر خۆم کردومە بۆ شۆڕشی ژینا بڵاوم کردەوە زۆر باش دەنگیدایەوە و پێشوازی باشی لێکرا پێشتریش پێش شۆڕشی ژیناش لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵی سەرهەڵدان ڕوویاندا گۆرانیەکم بۆ ئەوەش هەر کردووە بە ناوی ڕۆژهەڵات ئەوەشم هەر پێشکەش کردووە لەم دوایانەشدا تقریبان ئەوە 2 هەفتە پێش ئێستا بە هاوکاری هاوڕێی هونەرمەندم کە لە شاری لەندەن ئەژی کاک سەروەتکۆیی ژەنیاری کەمانە ئاوازدانەرە سرودێکی تایبەتمان بۆ ژن ئازادی بنیاد ناو دروست کرد هەردووکمان بەیەکەوە لەسەر ئەرک و ماندووبوونی خۆمان ئەم سرودەمان پێشکەش کرد هێونراوەی لانەوازە هەروەها ئاوازەکەشی کاک سەروەتکۆیی و منیش سرودەکەم چڕیوە بە تایبەتە بۆ ژن ئازادی و هەوڵماندا شتەکە گشتی بێ تایبەت نەبێ بە شتێک بە تەنیا یەک شت بۆی بۆ هەمیشە بمێنێتەوە بۆ خەباتی ئازادی خوازانی ژنان لەو بوارەدا ئیتر سرودەکەشمان لە ڕۆژی 8 مارسا بڵاو کردەوە کە ڕۆژی ژنانی جیهان بوو بەڵێ دەستان خۆش کاک تالب با لێرە جاگوێبیستی ئەو بەرهەمە بین دینەوە سەر پرسیار وشتەکەمان
ژیان ئازادی لە کوردستان بۆ گشتیان ئێوە پێشەنگی کۆمەڵگە شۆڕشن ژی لە مۆیدەجی سەوری بەرز و گەشن دەگمە لەگەڵ دەنگی ئێوە یای ژنە مافی ئێوە مافی ئێمە شاد و ژیان لە کوردستان تا گشتیان ژیان ئازادی ژیان ئازادی لە کوردستان بۆ گشتیان ژیان ئازادی ژیان ئازادی لە کوردستان بۆ گشتیان ئێوە مەشخەڵی ئازادی کۆمەڵن بزن گوتنی خۆری دەمکەلن هەو خەبات و هاوڕێی تێکۆشانی دەست لە ناو دەستێ هەواڵی بەرخۆدانی ئێوە مەشخەڵی ئازادی کۆمەڵن بزن گوتنی خۆری دەمکەلن هەو خەبات و هاوڕێی تێکۆشانی دەست لە ناو دەستێ هەواڵی بەرخۆدانی لە کوردستان تا گشتیان لە کوردستان تا گشتیان ژیان ئازادی ژیان ئازادی لە کوردستان بۆ گشتیان ژیان ئازادی ژیان ئازادی لە کوردستان بۆ گشتیان بۆ گشتیان بەڵێ کاکسا لە بابینەوە سەر پرسیارەکانمان تایبەتمەندیە ناوچەئی و سەرتاسەریەکانی ئەم ناڕزایەتیە چین وا کاریگەریەکی ئەوە بەرینی لەسەر هەست و کارەکانی کەسانی هۆنەرمەند وەک جەنابتان هەبووە. بەڵێ من پێم وایە چەندین ساڵە خەڵکی ئازادی خواز لە ئێرانە خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەوەندە زەبر و زەنگ و نایەکسانی بینیوە بەدەست ئەو ڕژێمەی کە لە ئارادایە ئەوەندە ناخۆشی بینیوە ئیتر گەشتە ئاستێک کە ئەبێ ئەم ڕەوشە بتەقێتەوە بەڕاستی ئەبێ بتەقێتەوە ئیتر چیتر قبول ناکرێ زانی خۆی بڵێسەی شۆڕشی ژینا لەو ڕووداوی ژیناوە سەری هەڵدا و میلەت خۆی پڕ بوو بەڕاستی لە ناخەوە پڕ بوو بەڵام باشترین هەل و باشترین هەڵگیرسانی ئەو شۆڕشە لەو ڕووداوی شەهید ژیناوە بوو کە ڕوویدا بۆیە میلەت لە فرسەتێک دەگەڕێ لە هەلێک دەگەڕێ سەرەڕای هەموو زەبر و زەنگ و کوشتن و بڕین و لە سێدارەدانی ئەو هەموو گەنجە لە ئێران و لە کوردستانە میلەت چاونە ترسانە هاتە مەیدان بەڕاستی یعنی میلەت ئێستا ئەو ڕاستی ئەزانێ کە ئازادی نرخی گرانە ئازادی خوێنی دەوێت ئازادی قوربانی دەوێت بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵک هەر چاونەترس و ئازایەنە بەردەوامی بە ناڕەزایەتەکانەدا و بەردەوامی بەو سەر هەڵدانەدا. کاک تالب ئێوە بۆ خۆتان خەڵکی باشووری کوردستان و بەڕەغمێ ئەوە پێم خۆشە هەڵچەند پێشتریش ئشارەتان پێ کرد بەڵام پێم خۆشە زیاتر لێرە بۆمان بڵێن کە ماوەی زیاتر لە 2 دەیە لە هەرێمی کوردستان دەرفەتێک کراوەتەوە بۆ خزمەتکردن و پەرەجان بەکاری هۆنەری بارودۆخی هۆنەر لەم ناوچەیە چۆن دەبینن تواندراوە بە پێم مەجالەکە کار بکرێت؟ منە و پرسیارم زۆر پێگرنگە ڕاستە لە سەرەتاوە تۆزێک چووە ناو وەزعەکەەوە ڕەوشی باشووری کوردستان بەڕاستی ڕەوشێکی تایبەتە لەبەرەوە قسە زۆر هەڵدەگرێت دەکرێت بە زۆر دوور و درێژی باسی بکرێت بەڵام من لێرەدا هەوڵەدەم بە کورتی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە لە باشووری کوردستانە
دەستگای شەڕی تایبەت باڵادەستە لەوێ. دەستگای شەڕی تایبەت دەستگایەکە بەکاردێت بۆ بەلاڕێدابردننی سەرجەم هونەرمەندان و ڕۆشنبیران و ئەوانەی لەو بوارەدا چالاکن. بەلاڕێدابردنیان وەک چۆن بەکارهێنانی ژن وەکو کاڵایەکی بازرگانی، بەکارهێنانی پارەیەکی زۆر، بەکارهێنانی کۆمەڵی دەستگای ڕاگەیاندن و تەلەڤیزۆن و ڕادوێ و ڕۆژنامە و ئیتر سەرجەم بوارەکانی تر بۆ بەلاڕێدابردننی هونەرمەندان لە ڕێگا ڕاستەکە کە خزمەتکردنی دۆزی ڕەوای کورد و خزمەتکردنی مرۆڤە، خزمەتکردنی ژینگەیە، خزمەتکردنی ئازادیە. لەبەرەوە دەستگای شەڕی تایبەت بەڕاستی لە باشووری کوردستانە جێگادەستی دیارە ئەو بێسەروبەرەیی کە هەیە لە باشووری کوردستانە لەو بوارەدا بە تایبەت لە بواری هونەر و موزیکی کوردیا هۆکارەکە ئەو دەستگای شەڕی تایبەتەیەکە کۆمەڵی خەڵکی بەڕاستی لە خشتە بردووە کە لەو بوارەیە کارەکەن و بە بڕوای خۆشیان خەباتی هونەری ئەکەن و وەکو خەباتێکیش ئەیبینن. بەڵام لە ڕاستیدا ئەوانە بوون بە مەقاشێکی دەستگای شەڕی تایبەت کە وەکو وتم لەلایەن کۆمەڵە دەستگای هەواڵگری و دەوڵەتەکانی داگیرکەرەوە بەڕێوە ئەبرێت لەو ناوچەیە. بەداخەوە ڕەوشی باشووری کوردستان تێکەڵە زۆر خراپە، بەڵام لە هەمان کاتیشدا بەرەیەکی تر هەیە کە لە بەرامبەر ئەو دەستگا شەڕە تایبەتە لە خەبات و لە تێکۆشاندایە لە بەردەوامە لە بەرهمێنانی هونەری پاک، هونەری نیشتیمان پەروەری، هونەری وڵات پارێزی بەردەوامە. ئەو خەباتە شەر هەیە خۆشبەختانە بەردەوامی هەیە، بەڵام بەداخەوە ڕەوشی باشووری کوردستان باش نییە. بەڵێ زۆر سپاس کاک تالب، من پرسیارێکم نماوە ئەگەر بۆ خۆتان بە پێویست دەزانن ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن لە کۆتاییدا بفەرمونون. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. من وەک سەرەتاش وتم من وەکو کەسێکی هونەردۆست ئەم سەرنج و تێڕوانینانەی خۆمم وتووە لێرەدا ئەمە بە کورتیە بەڕاستی، چکە هەر لایەنێکی ئەم گفتوگۆی ئێمە ئەگەر بە فراوانی قسەی لەسەر بکەی قسە زۆر هەڵدەگرێ، هەروە زوو تەواو نابێ، بەڵام بە کورتی ئێمە توانیمان ئەو سەرەداوانەمان باس کرد کە ڕەوشی هونەر لە سەر جەمبەشەکانی کوردستان چۆنە. خۆشحاڵم کە ئەم دەرفەتتان ڕەخسان، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، هیوای بەردەوامیتان بۆ خوازم، سڵاو و ڕێزم هەیە بۆتان. زۆر سپاس کاک تالب، جارێکی دیگە بۆ بەشداریتان لەم بەرنامەیەدا. سپاس و ڕێز. بەڵێ ئازیزانی و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان تا لە ئاڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرەینتان دەسپێرم.